بەڵێ ئازیزان مەشک توانای ئەوەی نییە کە بەردەوام هەموو ئەو زانیاریانی هەموو ئەو ڕوودا و یادگارانی کە بەسەرمانادێت تۆماری بکات و بیرمان بێتەوە لە هەر کاتێک کە بمانەوە. بۆ مەش پێویستمان بەوەیە کە بە وێنێ بە مۆبایلەکانمان یاخود بە کامێراکانمان وێنەیەک بچرکێنین و فۆتۆیەک بۆ یادگاریەکانمان زیاد بکەین و هەڵی بگرین بۆ ئەوەی لە کاتێکدا کە بەسەر ڕابردووە ئەچینەوە هەنیاخان سێریان بکەین و کۆمەڵێک یادگاری هەیە خۆش و هەیە ناخۆشمان بێت دەخاتەوە کە ئەمڕۆکە باز جیالەوەی کە یادگارەکانی خۆمان تۆمار ئەەکەین باز لە ئەزمموی خاتونێک دەکەین کە لە فۆتۆگرافەری منداڵاندا هەیە کە بێگومان زۆر ئە فۆتۆگرافەرانەی کە لە بوارە جیاوازەکاندا ئیش دەکەن یان لە بواری سروشدا ئیش دەکەن هەیە لە بواری وێنەی ئاهەنگەکان و بۆنەکاندا ئیش دەکا هەیە بە حەزێکی خۆی لەناو بازاڕەکاندا دەگەڕێت و فۆتۆ دەگرێت کە بێگومان هەرێکە لە بوارێکدا حەزی بە فۆتۆگرافەری هەیە و هەروەها ئەم خاتونی ئەمڕۆژ کە لەگەڵماندا لە بواری مناڵاندا زیاتر فۆتۆکانی چرکاندووە. باز لە ئەزمموی ئەم خاتونە دەکەین و قسە و باسی زیاتر دەکەین لەگەڵ ئەم خاتونەدا کە ئەوێش خاتوو ئاشتی مەحموودە کە فۆتۆگرافرە لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر خاتوو ئاشتی بالەوە دەست بە کەم زانم چەند ساڵە خەریکی فۆتۆگرافەری باسی ئەزمموونێکی خۆتمان بۆ بکەیت. من لە 2010 دەستم کردەوە بە کاری فۆتۆگرافی وەکو سەرەتا کە دەستم پێ کرد بە ئیشی مناڵان دەستم پێ نەکرد زیاتر ئیشی سروش پۆرتریت لە زۆر بواری تراوێ نەمەگرت هەروەکو حەزی خولیایەکەم کرد یعنی وەکو حەزی خۆم کرد و ئەگەڕام لە زۆر شوێنی کوردستان فۆتۆمەگرت پێشانگامانە کردەوە بۆ شازە دەستم پێ کرد. دواتر لە 2007 دەستم کرد بە ئیشکردن لە بواری مناڵی ساوایە نیوبۆرنە وەشەوە. باشە بۆچی بواری منداڵانێک لا کردەوە بۆ کارەکەت؟ ئەمەش هەر حەزی خۆت بوو یان هەستت کرد پێویستیەکە کەمتر لە میان جۆرە وێنانە ئەگرێت لە ناو فۆتۆگرافەرەکاندا؟ زۆر هۆکار هەبوو. من خۆم هەر ینی حەزم لە فۆتۆی مناڵ بۆ سەرەتاوە هیچ بەڵام من پێشتر بوون منە فۆتۆگرافەر لە بواری مناڵانە و لە هەموو بوارێکە ئیشما کرد. دواتر بیرم لێ کردەوە لەوەشە چێ زیاتر خۆشەویستی بێ ینی مناڵم زۆر خۆشەوێ زۆر گونجاوم لەگەڵ مناڵە جگەلەوە هەستیشمە کرد لە کوردستانە زۆر کەمە هەش بێوا بە وردی ناکرێ متابعەیەکی باشم کرد بە دووەدا چوونم بۆ کرد و حەزیشم لێ بوو. دواتریش کە دەستم پێ کرد زیاتر لە بوارەکە قاڵ بوومەوە یعنی هەستم کرد ئەو شتەیەکە لەگەڵ منە گونجێ. سەرەتا کە دەستی پێ کرد بە مۆبایل ڕسمت ئەگەر یان ڕاستە خۆ یەکسەر بە کامێرا ڕسمە ئەگرت دەستم پێ کرد بە کامێرا دەستم پێ کرد بە مۆبایل ڕسمم نەگرتووە هەر ئەو کاتیش کە من دەستم پێ کرد ینی مۆبایل وا بەرەو پێشەوە نەچوو بوو کامێرای مۆبایلیش ئەوەنە پێشکەوتونە بۆ بتوانی فۆتۆی زۆر جوان و باش پێبگری بۆیە هەرکە دەستم پێ کرد بە کامێرا دەستم پێ کرد. باشە ئێستا ئەنیواری فۆتۆگرافەریش وەکو بوارەکانی تر بەرەبەرە بەرەو پێشەچێتەوە هەر لەو کامێرانەی بەکارێ هێنی هەمیش لە شێوازی ئیدیتکردنی فۆتۆکانە کە تۆ ئەیتەوە بۆ کەسی ئەو یادگاری تۆمار کردوەلات لای تۆ ئەمە چۆنم پێشکەوتنە توانیتە لەگەڵ ئەوانەیە بڕۆی یان زانیاری زیاتر دەربارەی کارەکەت کۆکەیتەوە؟ مەبەستت پێشکەوتن لە بواری مۆبایل یان هەم پێم وتی هەم لە بواری کامێراکانە هەمیش لە بواری ئیدیتینی فۆتۆکانە بەردەوام گۆڕانکاری دروستە بێ هەم لە کامێرا هەم لە مۆبایل هەم لە شێوازی فۆتۆگرتن هەم لە شێوازی ئیدیتکردن بۆیە تۆ بۆ ئەوەی کە خۆت ئەپدەیتکەیتەوە بێ بەردەوام چۆن بڵێ متابعی ئیشی فۆتۆگرافەرە بەناوبان کام بکەی ئەوانەی کە پێشکەوتوترن لە تۆ ئیتر لە ڕێی یوتیوبەوە لە ڕێی سیرکردنی وێنەکانیانەوە لە ڕێکۆکردنەوەی زانیاریەوە لە زۆر شێوازەوە من وەکو خۆم لە بواری نیوبۆرنە ئەوانەی کە ئیسفادەم لێ کرد بێ و هەوڵما بێ و بەرە پێشچوونە ببینم بەردەوام لە ئیشی فۆتۆگرافەرە ئەوروپیەکان ئەوانەی کە لە بوارەکەی من ئایشەکەن چکا بەڕاستی لە کوردستان شتێکی وام دەست ناکەوێ متابعەکەم سەیری ئیشەکانیانەکەم سەیری شێوازی فۆتۆکانیانەکەم سەیری ئەو ئەپدەیتە تازانەکەم کە بەکارهێنرێ بۆ شێوازی وێنەگرتنی نیوبۆر بۆ شێوەی ئیسفادەم لێ کردووە. زۆر باشە تۆ تەنها لە مناڵ تازە لەدای و ساوای ئیشەکەیان مناڵی تەمەن گەورەتریشا ئیش ئەەکەیت؟ لە ساوای ئیشەکەم بۆ یادی لەدایک بوون زۆر ئیشم بۆ مناڵ کردووە بۆ خاتوونی دووگیانیشم کردووە لە زۆر بوارە ئیشم کردووە بەڵام زیاتر کارەکەم قاڵبەتەوە بە نیوبۆرن ئەگینا لەوانی کەژایشم کرد. زۆر باشە ئازە مناڵی ساوە
قورسێنی ڕسمگرتنی و ئەوەی کە ئارام بێتەوە نەگری لەو کاتە هیچ قورسێکی تیا کارەکە بوو پێی هەتا فۆتۆکانە چورکێنیت؟ زۆریش قورسە ئیشێکی زۆر قورسە لەگەڵ هەر دایکێکا کە ئیش ئەەکەم ئەڵێ قورسترین ئیشە هەڵبژاردەوە لەگەڵەوەی کە قورسترین ئیشە خۆشیشە ئیشێکی زۆر خۆشە یعنی زۆر کات کە سەریشەکەمەکەمانی بەردەوام من دەموچاوی تازا بینم دەموچای بەیبی تازا بینم کە چەند بەری ئەن کە چەند جوانە یعنی خۆشیەکە بەخشەوە دڵ زۆر شتێکی جوانە بەڵام لەگەڵەوە ئیشەکە زۆر قورسە بۆ ئەوەی کە تۆ مناڵێکی ساوا وا لێ بکەی فۆتۆیەکی جوانی بگیری هەوڵێکی زۆریەوە یعنی ئەبێ بیخەوێنیت ئەبێ بێدەنگکەی ئەبێ ڕیلاکس بێت ئیتر هەوڵی زۆریەوە ئاسان نییە شوێنێک ستۆدیۆیەک جێگاکی تایبەتت هەیە بۆ چرکانی وێنەکانت؟ لە ئێستا بەداخەوە نەخێر هەرچەنەوەی تر خەونی منە زۆر حەزم لە یەتی ئیشاڵڵا لە داهاتووە بەنیازم شتێکی زۆر جوان و باش بکەم لە ئێستا زیاتر بۆ گرتنی فۆتۆکانم ئەچمە ماڵی دایکەکە خۆی دایکەکەش بۆ مرتاحترە چونکە خۆ دەزانی بەبی ساوا تۆزێ قورسە هێنانە دەرەوەی و ئەوە بۆ دایکەکە زۆر ئاسانترە بەڵام کەمێک قورسە گواستنەوەی ئەو هەموو شتە و دروستکردنی ئەو دیکۆر و شوازەی کە ئەمەوێ لە لای دایکەکە بەڵام ئینشاڵڵا لە داهاتووە شتێکی لەو جۆرەشەکە کاتە پێداویستەکان زیاتر خۆ دەبێ لەگەڵ خۆ بەڵێ لەگەڵ خۆمەوە هەر خۆت بەتەنیا ئیشەکەیان ستافێکرد لەگەڵایە تا ئێستا هەر بەتەنیایشم کردەوە ئەو قورس نییە بۆ تۆ ناڕەحەتی نایەتە پێشت بەخوای تر قورس بووە بەس ئەوەیە کە حەزم لە ئیشەکەمە خۆشمەوێت ئەوە وای کردووە بەردەوام بم بڕیانە لە داهاتوودا ئەو ستافە بێگومان دروست بکەیت توانم ستۆدیۆیەک شوێنێکەوە بخۆم بکەم پێویستیم بە کەسی تریشە بێت ئەو کاتە پێویستیم بەوە شەبێت فکرمان پێویستە بە کۆمەڵێک ئەشیا ئەبێت هەم لە دیکۆر و شت کە خۆت ئاماژت بەیە ئەو شتانە لێرە دەست ئەکەون یان لە دەرەوە داوات کردووە چۆن پات کردووە خۆ قورسە ئەوە شتێکی قورسە بەشێکیان خۆم هەڵماوە دروستیان بکەم بۆ نمونە لەو کەل و پەلانی کە بەکارێنم یان لەو زیاتر بابەتی چنرا و درومان و ئەو شتانە خۆم زیاتر هەڵماوە بەشێکیشی ئۆردەرەکەم لە دەرەوە داوایەکەم ئەوە نەشی کرد دەسم بەتاڵ بێ خۆم چونکە ئەوە نییە کە توانای چنینم هەیە توانای درومانم هەیە هەڵێم خۆم شتانی کە لە مێشکمایە زۆر کاتەیە شێوازێکم پێ جوانە بەکاری بێنم دەسم ناکەوێت بێکمانسەلەکە خۆ دەرەبینێت لە شتی سادە زۆر جار شتێکی زۆر جوان دروستەکەی دەسم ناکەوێت بۆیە ناچار خۆمەی دوورم یان خۆمەی چنم خەزەک دەستڕەنگینیش باشە ینی تەنها لە بوارێکە نییە بەڵکو لە بوارەکانی تریشە ئەتوانی کار بکەیت و هاوکارە بۆ بوارە سەرەکیەکەت کە فۆتۆگرافەری وەکو پێشتریش باسم کردو چەند جارێکە ئیشی فۆتۆگرافی تۆزە شارەزایی تریشە فۆتۆگرافی مناڵان هەنێ شارەزایی تریشی پێویستە لەبەرەوەی لە هەنێ خاڵە لە هەنێ شوێنە پێویستیت بە شتێک ئەبێت کە دەسە ناکەوێت ینی تۆ کاتێک کە ئیشەیەکی ترەکەی فۆتۆی بۆ نمونەوەی دینەگری گوزاوایەکەگری تەنها پێویستیت بە کامێراکەت و لەوانەیە ڕووناکی بێ بەڵامیشی فۆتۆگرافی مناڵان وان نییە پێویستیت بە زۆر شتی ترە بێ بۆیە گەرزانیاریت هەبێ باشترە یعنی شارەزایت هەبێ لە هەنێ شێوازی ترا و لە هەنێ بواری ترە یارمەتیت ئەیە بۆ ئیشەکەت بۆ نمونە لە درومانە لە چنینە لە وێنە کێشان و ڕێخستنی ڕەنگا لە دیزاین و چۆن بڵێ ڕێخستنی ڕەنگەکانە لە کاتی دیزاینکردنا لەم شتانە پێویستە بە زانیاریە بێ جا ئەگەر هەبێ ئیشەکەت ئاسانترە ڕوات باشە ئێستا هەمومان زانین مۆبایلەکان لە بەردەستی هەمومانە و زۆر بە ماوەیە ناچورکێنین ڕۆژانە پێت وایە ئەتوانین وەکو فۆتۆگرافەرێک ئەم وێنانە تۆمار بکەین یان پێت وایە ئەمە هونەرێکە جیاوازە لە وێنەگرتنی کە ڕۆژانە کەسێک ئەیگرێ بە خۆی خۆی وێنەگرتن بە مۆبایلیش شتێکی باشە یعنی زۆر کەسەیە لەوانەیە لە سەر بەسمەوەی بەعام هەموو زۆربەی بەکارهێنەرانی مۆبایل کە ڕۆژانە وێنەگرن جیاوازیان هەیە لە فۆتۆگرافەرێک کە هونەری هەیە لە وێنەگرتنە بێگومان جیاوازی هەیە لەبەرەوەی فۆتۆگرافەر بە چاوێکی ترم شتابینێ کە تۆ ئینسانێکی ئاسایی بینێ و لەوانەیە زاوێکی باشتر هەڵە بژێرێ بۆ وێنەگرتنەکەی بیر لە زۆر شتەکەی تۆ کاتێت تۆ فۆتۆیەکەگری بیر لە ڕووناکیەکەیتەوە لە چ زاوێک ڕووناکی جوانە چۆن فۆتۆکە بگری جوانە چ بەشێکی فۆتۆکە دەربخەی جوانە تەوازن دانەی لە بینی شتەکانە بەڵام کاتێک کەسێکی ئاسایی فۆتۆیەکەگرێ بە مۆبایل لەوانەیە زیاتر تەرکیزی لەسەرەوە بێکە جوان دەرچێت هیچ تر تەرکیزی لای شتەکانی کەنە باشە کەسێک ئەگەر بیاوێت بێتە فۆتۆگرافەرێکی پرۆفشناڵ لە بواری مناڵانە بەتابەتی کە خۆت ئەزمونەتی هەیە چۆن دەست پێ بکات لە مناڵی تەمەن گەورە و دەست پێ بکات دوای بشێتە سەر منداڵی ساوایان چۆنی هەنگاوەکان
بۆ دەستپێکردنی ئیشی فۆتۆگرافی نیوبۆرن ئەبێت زیاتر هەڵبێ لەسەر فۆتۆگرافەرە جیهانیەکان بەڕاستی زانیاری وەرگری. من لە ئەزمموی خۆمەوە ئەگەر باسی بکەم سەرەتا فترەیەکی باش دامنا بەس ئیشم لەسەرەوە کرد کە چ جۆرە کامێرایەک چ جۆرە لێنزێک ئەمانە چ جۆرێکن کە بەکارێن بۆ ئیشی نیوبۆرن، چونکە خۆ دەزانی کامێرا وەکو مۆبایل نییە، ئێمە کۆمەڵە لێنزی زۆرمان هەیە کە هەر یەکێکیان لە بوارێک ئیش پێکرێ. بۆیە سەرەتا من لەوانم کۆڵیەوە پێش هەموو شتێک تۆ بێ شارەزایت لە بواری فۆتۆگرافیا هەبێ، لە بەکارهێنانی کامێرا هەبێ، لە گرتنی وێنەیە هەبێ، ئەمانە ئەبێ بزانی. جگەلەوە پێویستی بە ئیدیتی نەبێت لە بواری ئیدیتینی شاباش بی. اینجا هێتە سەر ئەوەی کە لە نیوبۆرنا چۆن ئیشکەی. سەرەتا بێتەوە بزانی کە چ جۆرە لێنز و کامێرا و ئەم شتانە بەکارهێنی. دوایەوەی کە زانیاریت لەسەرەوە وەرگر اینجا کە ئیش ئەەکەی لەسەر مناڵانە پێویستت بەوەیە کە هەنێ زانیاریت هەبێ لەسەر مناڵی ساوا چۆن هەڵسوکەوتی لەگەڵەکەی کاتێک پێویستی بە پێچانەوەی کە چۆنێک بێتیتەوە ئەو شێوازی پێچانانەوە زۆر جیاوازن لەوەی کە دایکەکە لە ماڵەوە لەگەڵ مناڵەکەیکە اینجا چۆن بە نەرمی هەڵسوکەوت لەگەڵ مناڵێکی ساوایەکەی چونکە خۆ دەزانین مناڵی ساوا زۆر ناسکە زۆر ئەوەیە. اینجا ژیرکردنی خەوتنی ئیتر ئەمانە بەشێکی تەکنیکە بەکارهێنی بەشێکیش لە تەجروبە و فێرەبی. باش وەکو سوودگەیاندن بە کەسێک کە حەزی لە بوارەکە بێت پێت وایە ئاسایی ئەگەر کەسێک لە سەرەتای کارەکە یا شتێکی سادە دەست پێ بکات بۆ مۆبایلەکەی خۆی، یانی من جار وایە فۆتۆگرافەرم بینیوە بۆ مۆبایلەکەی خۆی دەستی پێ کردو دواتر هەتاوەی کە کارەکەی گەورە کردو و ستافی هەبووە دوای کامێرای جیاوازی کڕیوە. پێت وایە ئەم هەنگاوە باشە بۆ کەسێک ئەگەر خولێ هەبێت؟ پێگومان مۆبایلیش زۆر باشە بۆ وێنەگرتن. ئەگەر کەسێک شارەزای هەبێت و بتوانێت وێنەی جوان بگرێت توانێت بە مۆبایلێکی زۆر سادەش بگرێت. بەڕاستی من پێ دەڵێم ئەو سەرەتا و کاتێک کە من دەستم پێ کرد مۆبایل بۆ شێوەی پێشکەوتوو نەبوو. من 2010 دەستم کرد بە هونەری فۆتۆگرافی، بەڵام لەگەڵەوەش ئەو کامێرای ئێستا پێمە زۆر جیاوازە لەو کامێرایی کە ئەو کات پێم بوو کامێرایەکی سادە بوو بە پێی زۆفی خۆم و کاتەوە کامێرا سادەیشم لەسەرە کرد. زۆر باشە باسی یادگاری خۆش و ناخۆش شەکەین، بەڵام هەندێک وێنە لەسەر شاشەکە ئەڕوات ئەمەوێت باسێکی ئەو وێنانەمان بۆ بکەیت بزانین ئایا ئەمانە کەی گرتوتە تەمەنیان چەند بۆ ئەم منداڵانە کە گرتوتە؟ ئەو فۆتۆیان و بێبیە 6 ڕۆژ بوو تەمەنی. اینجا باشترین کات بۆ وێنەگرتنی فۆتۆی مناڵ ئەوەیە کە بچووک بێ تەمەنی 1 هەفتە تا 2 هەفتە زۆر زۆر باشە، چکە خەڵکی زۆری هەیە تەمەنیە زۆر بە ئاسانی خەوێ. هەنێ هەڵسوکەوت هەیە کە لەگەڵ بێبیەکە یایکەی وای لێکا ینی ئاسان بیخەوێنێ، کاتێک کە گەورەترە بێت باشتر لە دنیا تێگا قورسترێن. بەڕاستی ئیتر ئەوانەی کە بەکارم هێنا و فۆتۆیانش کە هەرێکیان تەمەنێکە تایەتی 6 ڕۆژ 10 ڕۆژ 2 هەفتە ئیتر 1 مانگ لەسەر هەموو تەمەنەکانیشم کردووە. ئاواش بە ئاسانی میبینن زۆر بە قورسی ئاوا وەستاوە خەوتووە. زۆر کات بۆ فۆتۆیەک سەعات و نیو میستووە تا بێبیەکە نووسە. باشە فکری ئەم فۆتۆیانە کە گرتوتە پێشتر خۆت فکرەکەت هەیە یان کە ئەچیتە ئەو شوێنە دایکەڵە حەزەکەم بۆ شێوازە بێت یان شتەکان بۆ ڕەنگە بێت چۆن؟ بەڵێ من خۆم ڕەنگەکان چۆن بڵێ لەگەڵ بێبیەکە ڕێکی خەم بۆ نموناگەر کوڕ بێ کۆمەڵی ڕەنگی جیاواز لەگەڵ کچ بێ کۆمەڵی ڕەنگی جیاواز پێش وەختە قسە لەگەڵ دایکەکەکەن کە ئێوێ خۆی اختیاری فۆتۆکان کە یان ئێوێ اختیارەکە با بخۆم. ئەگەر خۆی اختیاری فۆتۆکان کە چۆنی بواوە بۆ یەکەم. ئەگەر اختیارەکەش بابە من عادەتەن دەستکاری ڕەنگەکەم چۆن چی لەگەڵ چیە گونجێ شێوازەکە چۆن دابنێم، یعنی بەدەوام دوێتی خۆمەکەم بەوەی کە فۆتۆی ئەمڕۆی گرم لەگەڵ فۆتۆی سبەی نەجیاوازێکیە بێ ئیتر لە گۆڕینی جوڵەیەکی مناڵەکە بێ یان ڕەنگ بێ یان باگراوند بێ یان جلوبەرگ بێت گۆڕانکاری تیاکەم، چونکە ئەگەر تۆ لە قاڵبێکا بمێنیتەوە بەس کۆمەڵە شێواز بگریت ئیشەکەت بەو شێوەیە جوانی نامێنێ. ئیتر ئەوە بەردەوام چۆن فکرەکانی زیاتر چۆنە ینی کە بیری لێکەمەوە خۆم فکری تازم بۆیە. بەس ئەو فکرێش جوانە لەبەرەوەی کە چەند بەڵێن زۆر بە جیازی وێنەکان گێراون. ئەمەش بەڕاستی بردننی بۆ ماڵی دایکەکە قورسە، ینی تۆ بتەوێ هەموو ئەو پێداویستیانە بەری بۆ زۆر جوانانی ڕاستابەتە. بەڵێ ئاسان نییە خۆی، بەڵام وەکوتم هەر ئەوەیە کە ئیشەکەی خۆم زۆر خۆشەیە. جگەلەوە هەڵسوکەوتکردنم لەگەڵ مناڵی ساوا زۆر چێژی لێبینم، بۆیە ئەوە شتانە وای کردووە کە بیر لە قورسی ئیشەکەم نەکەمەوە بەردەوام بمێنم. باشە یادگارێکی خۆشمان بەباسکەی کە لە کاتی وێنەگرتنە لەگەڵ منداڵەکە ڕوویدا بێت یان لەگەڵ دایکەکەیە؟ وەڵڵاهی جا شتی وا ڕوویاوە، بەڵام ئێستا نازانم چی باس بکەم. زۆر کات هەیە کە
کاتێکی زۆر لەگەڵ بەیبیەکە بەڕێکین بەس بۆ ئەوەی بنوێ کە ئێمە ئیشەکە تەواوەکەین ڕێک بۆ خۆ بەئیسراحەتیانە ئەو کاتەش کە ئێمە کاتێکی زۆرمان تێپەڕانوە هیچی بۆ نەکردوین ینی زۆر کاتەوەمان لێکا کە شەورێکی ئینتەهاتی بەڵام نازانم وەڵای شتێکی وان بیر نییە ئێستا نازانم ڕووداوی ناخۆش ڕووداوی ناخۆش ئیتر زۆر کاتواک پێویستە کات لە شوێنێکە وێنەی بەیبیەکە بگری کە هیچی لەبەرانە بێ و هەڵبەی بەدەستی دایک و باوکەکە بیشاریتەوە ئەنجا لەو کاتانەیە کەشتی خراپەکە ئیتر زۆر ناخۆشە شعورێکی ناخۆشە بۆ دایک و باوکەکە هەنە حاڵەتا تووشی ئەوە بووم یعنی مەبەستم ئەوەیە کە چۆن بڵێ خۆی پیسە کادیان شتێک لەو بابەتە ئیتر نازانی چۆن ئیشەکە بڕات ئەوە ناخۆشانە کات. باشە خات و ئاشتی باست لە پێشەنگا کرد لە سەرەتای قسەکاندا بێگومان هەر فۆتۆگرافەرێکیش گرنگە کە ئەو وێنانەی هەیەی بیناسێنێ و پێشەنگا شێکێکە لە ئەمڕازە زۆر گرنگەکان و چەندین پێشنگا ئەکرێتەوە لە شارەکانی کوردستان تا چنێک گرنگیت بەوە داوە کە ئەم وێنە جوانانە بگەێنی بە کەسانی تر و لە پێشەنگاکانە عەرزی بکەی بۆ ئەوەی کە کارەکەت بەرەو پێشتر بەری. پێشتر کە ئیشمە کرد چۆن بڵێ وەکو بزنسێک نەمەکرد بۆ خۆم وەکو حەز و خۆلیام کرد زۆر فۆتۆمەگەر زۆر شوێنگەڕا بووم زۆر فۆتۆی جوانم هەیە ئەو کاتانە پێشانگامانە کردەوە پێشانگاکان زیاتر لەسەر سروش بوو زۆر کار لەسەر مناڵ ئیشمە کرد پۆرتریت ئیتریان ئەو کەسە پیرانەی کە لە لادەکانە ئیشیانە کرد لەو بابەتە فۆتۆیانم زۆرە پێشانگامان زۆر لەو شێوازانە کردەوە بەڵام وەکو باری نوێبۆرن هەتا ئێستا پێشانگا نەکران نەم کردووە بۆشم اقتراح کراوەوە نییە بەڵام چۆن بڵێن لەوە چێ بەهۆی زۆف و دەرفەت نەگونجا بێت تا ئێستا ئەگینا جوانە شتێکی جوانەگەر بکرێ ئینشاءڵڵا لە داهاتوو شاگەر شتێکی وا هەتەبەتەم کەم جارانە گووا لە گۆگڵا سێرچمان کردایە بۆ ئەم جۆرە وێنانەی مناڵ و ماخسە سەر شاشەی مۆبایلەکەمان بەڵام ئێستا خۆمان هەمانە شتێکی زۆر باشە توانین مناڵەکەی خۆت بۆ شێوەیە وێنەبیری باشە ئەگەر کەسێک بێوێت فێر ببێت و لە تۆ ئەزمون وەربگرێت هەبوو داوات لێ بکەم فێریان بکەیت و تۆ ڕەتە کرد بێتەوە یان خولێبوویەکی فراوانەوە فێرە کرد بێت واللهی زۆر هەبووە زیاتریش لە ڕێی پێجەکەمەوە بۆ لە برەوە من شوێنێکی دیاریکراوم نییە چۆن بڵێ بەنامە بۆم هاتووە ئیتر خۆم چۆن دەستم پێ کردووە توانیمە بۆی ڕوونکەمەوە بەو شێوەیە سەرەتا بڕۆ دواتر ئاوا یعنی چۆن هاتووم ئاوا پێم وتووە ئەوە نییە کە من ڕەتی بکەمەوە یان شتێک پێشم خۆشە هەر خاتونێک حەز بکە لەم بارەیە ئیش بکە یعنی بەڕاستی چی پێویستە من توانم یارمەتی بەم و پێی بڵێم ئینشاءڵڵا لە داهاتوو شاگەر توانیم خۆم بە شێوەیەک بەرەو پێشەوە بەرم کە بە تەواوی لە خۆم ڕازی بم ئەو کاتە خۆلیش ئەەکەمەوە بەو خاتونانێک کە حەز بکەن و ئیشەی من بکەن بێگومان پێم خۆشە شتێکی باشیشە تۆ وا بکەی کەسێکی تر بتوانێت خۆ دۆزێتەوە لە بوارێکە بە تایبەتی بواری مناڵانیش کە زۆر چێژ بەخشە. باشە باست لە سوۆشیال میدیا کرد تا چەرێک گرنگ بۆ بۆ تۆ و ئەمڕازێکی باش بوو بۆی کە وێنەکانت زیاتر بناسیێنی ئایسە زۆرێک لە خانمان ئەگەر شوێنێکیشان نەوێ لە ماڵەکەی خۆیانەوە لە جێگەکەی خۆیانەوە ئەتوان بە هەروتوانەکانیان دەربخەن تۆ چۆن سوود لەمە بینی؟ وڵی ئەگەر بڵێم من زۆر سوودم لە سوۆشیال میدیا نەبینیوە لەوانەیە بڵێنەما یەکەم کەسە واڵە من زیاتر سوودم لە چی بینیوە خۆ هەرچەنە سوۆشیال میدیا وەکا کە خەڵکی شەکانت ببینی و بڵاوە بێتەوە ئەوشم کردووە فۆتۆکان بڵاوەکەیتەوە خەڵکی زیاتری بینێ سەرنجی ڕاکێشەوەی کەسێک کە پێویستی پێ بێ پەیوەندیت پێواکە بەڵام زیاترەوەی من لە بوارەکەی خۆما سوودم لێبینی کاتێک ئیشێک بۆ دایکێکەکەم ئەو دایکە کۆمەڵی دایکیکە ناسێکەوەکو لە زڕفی ئەوان کە بێبیان هەیە کانیان بێبیان بەڕێوەیە هەر خۆی ئەوە بێ بە ڕێکلامێک بۆ من کە دایکێکی کە و دایکێکی کەش پەیوەندیم پێوەکە بە فۆتۆگرتن ینی ئەوەی زیاتر من سوودم لێ بینیوە لە بوارەکەی خۆمما و ناساندنی ئیشەکەمە سوۆشیال میدیا نەبەوە داخەوە دایکەکان بووە ئەو دایکانە بۆ کە ئیشم بکاتە دەماوە دەم ڕۆشتەوە تۆ سوودێکی زیاتری هەبە چونکە زۆربەی کە ئیشی بۆکەم بۆ برا کە لێ پرسم ئیشەکانمت لە کێوە بینی ئەڵێ ئیشت بە دایکە کردبوو زۆر بەلامەوە جوان بوو زۆر سەرنجی ڕاکێشان بۆی حەزم کردیش بۆ منیش بکەیت زۆر پێی جارە وەڵامم وەرگرتووە شتێکی باشە باشە ئەنی خۆت زانی بواری فۆتۆگرافەرەکی تۆ جیاوازە و زەحمەتێکی زیاتری ئەوێت لە ڕووی نرخەوە جیاوازی هەیە لەو فۆتۆیانەی تر کە ئەگیرێت یان ئەوە تا بە هەمان شێوازە و تۆ نرخێکی داناوە کە ئەم کەس بتوانێت ینی وێنەکان تۆمار بکات مەسلەی نرخ من سەرەتا کە دەستم پێ کرد نرخێکم بۆ فۆتۆکانم دانا
حتا ئێستاش هەمان نرخە هیچ گۆڕانکارێکم لە نرخی فۆتۆکانم نەکردووە هەمان بە هەمان شێواز ئیشەکەم ئەم ئیشەی کە من ئەیکەم لە دەرەوەی کوردستان لە ئەوروپا بە نرخێکی زۆر زۆر گران ئەکرێت زەحمەتیشی زۆر بەڵێ لە بەرەوەی زەحمەتی زۆر زۆرە لە ئەو ئیشەی کە من ئەیکەم عادەتەن لە ئەوروپا بە ستافێکی گەورەیکەن لەوانەیە 4-5 کەس بن شوێنێکی گەورە و ناکی باش من بە تەنها خۆمێکم تەنهاش زیاتر زۆرترین کات سوودم لە ڕووناکی ئاسایی وەرگرتووە ئەوم پێجوان بۆ مناڵ جگەلەوە من بە نرخێکەکەم کە زۆربەی زۆری دایکەکان بتوانن کە فۆتۆ بگرن چونکەوا بیرەکەمەوە کە یعنی هەموو دایکێک حەقی خۆیەتی کە وێنەیەکی جوانی هەبێت بۆ مناڵەکەی ئەگەر لە هەر بار و زڕوفێکا بێ هەتا توانی بشێتم یارمەتی ئەو دایکانم ماوە کە زانیومە یعنی زڕوفی لەگەڵ دایکێکی کە جیاواز و حەزی لێیە فۆتۆیەکی واشیە بێت بۆ من هیچ هینێک ناجیاوازیەک نەبووە یعنی ئەگەر کەسێک بێ لێرە ئیشەکانی تۆ ببینێ وەکو هاوکاریەکانی ناوی پێجەکەت چییە؟ پێجەکەم هەر بە ناوی خۆمەوەیە ئاشتی نیوبۆرن فۆتۆگرافی لێوەتوانن هەموو کارەکانە دەبین ڕۆژانە چالاکی لە پێجەکەدا و ئەو فۆتانێکی گری بڵاویانەکەیتەوە بەڵێ تقریبان ئەو ژانێک کە ئیشەکەم بۆ نمونە ستۆریەکەم ڤیدیۆیەکی بچووکەکەم پۆستیەکەم یان وێنەکان پۆستەکەم ئەو داکانێک کە پێیان خۆش بێ و بەلایەنەوە ئاسایی بێ وێنەکان پۆستەکەم تەمەنی بێبیەکانە نووسم ئیترەمە زیاتر دەرخستنی ئیشەکەم بەڵێ هەوڵم هەڵ باشە پاڵپشتیکردنی خێزان و چواردەور یعنی کارێکی زۆر گەورەی بووی لە ئیشەکەت بەرەو پێش بچیت تۆ چەندێک خێزانەکەت پاڵپشتیان کردو و توانیت تا پشت بۆیان ببەستیت لەخوا بەزای بێ من هیچ کاتێک خێزانەکەم ڕێگر نەبوون لە بەردەمە لە هیچ بوارێکا کە دەستم بێتە من خۆم هەر ئەوە نییە کە حەزم لە بواری فۆتۆگرافی بۆ بێت لە زۆر بواری ترا شارەزایم هەیە و هەوڵم ماوە لە وێنەکێشانە لە درومانە لە چنینە لە ئیشی دەستا لە زۆر شتی ترا یعنی شارەزا بووم بەڵام لە ئەخیرا خۆم بینیوە لە فۆتۆگرافیە هەستم کردیترەوە ئەو شتەیە کە چۆن بڵێ ڕوحت بڕاکات و حەز لێت بەو شێوەیە بەڵام خێزانەکەم لە هیچ بوارێکا ڕێگری من نەبوون لە هەنێ بوارە لەوانەی پشگیریان کردم لە هەنێکیاوەتی بێتیان تۆ بەلعکەیان هەوڵ بۆ شێوەیە نەبێ بەڵام ئەوەی کە نیان هێشت بێ کارێک بکەم نەخێر لە هەموو شتێکا پشگیریان کردوم سپاسیانەکەم ئەوە وای کردەوە کە ئیشەکە بۆ من ئاسانتر بێ بتوانم هەوڵی زیاتر بم بتوانم بەرەو پێشەوە بڕۆم باشە کۆتا پەیامت بۆ خانمان زۆرێک لە خانمان بەهرەی جیاواز و جوانیان هەیە لە هەر بوارێکە بێگومان خانمی باشمان هەیە و گواستنەوەی ئەزمونەش بۆ خۆی جۆرێکە لەوەی کە هاوکاری بێ بۆ خانمانی تر پەیامەت چێوەیە پێم خۆشە هەر کەسێک لە هەر بوارێکی ژیانە کە حەز و خولای خۆی تیا ئەدۆزێتەوە بەمەرجێکی تر بوارەکەی ئەوە بێ کە هەوڵی بۆ بیت و بوارێکی جوان بێت لە ژیانە هەوڵی بۆ بادیانی بەرەو پێشەوە بچێت نەترسێت و هەوڵی بۆ ینی زۆر کات هەیە کە ئەتەوێت دەستبەری بۆ شتێک کە خۆتی تیابینیتەوە کە زۆر شارەزای لی بەڵام ئەترسی لەوەی وا نەڕوات کە تۆ ئەتەوێ ئەترسی لەوەی کە ئیتر ئەو شتانە لە دڵی خۆی دەرکات و بە هەموو توانێ خۆی هەوڵی بۆ باد ئینشاءڵڵا بەرپێشم زۆر جاتر تۆ کارەکە بۆی کە نەگی بۆ ئاماژەی کردن باش زۆر سپاس بۆ ئاشتی محمود فۆتۆگرافەر کەرەم تۆرە لەگەڵمانە بوو سپاس دەکەین خۆشحاڵ بووم زۆر سپاسدانەکەم